چونکە لێرە ئێمە ینی دوو عالەمی جیامان هەیە عالەمی ناو زمان ئەوەی بوون لە ناو زمانە شتێکە لەگەڵ بوون لە ناو واقعە لە ناو ژیانە لە ناو حەق ئەوەی کە ڕاستەقینەیە شتێکی ترە تامان لە ناو کۆمەلگایەکە کە قەت نەچێ بە شوێن شتەکانە و ڕاستی نەوێ حەقەتی شتەکان ئاشکرا بێت لە ناو ئەم کۆمەلگایە ئەو بوون لە ناو زمانە پەرە دەسێنێ بەهێز دەبێت یانی شتەکان خەڵک لەوێەوە مامەڵیان لەگەڵ دەکات کە بوونیان لە ناو زمانایە نەک بوونیان وەک خۆیان هەیە لە واقع یعنی بۆ نمونە کەسێک لە پاڵ کەسێکایە لەگەڵ یا دەژی خۆی دەیبینێ ڕۆژانە بەڵام ئەمەی دەیبینێ خۆی هینی پێ ناڵێ تعریفی ئەوی بۆ ناکە کەسێکی تر کە دوورە لەوەوە ئەو ناناسی قسەیەک لەبارەی ئەوە دەکا ئەو ئەم قسەیە وەردەگرێت کەچی ناشێت دواتر تحقیقیش کا بزانێ ئەم کەسە ئاوایانە یعنی تحقیق ناکە لە شتەکان لێرە کەسێکە یعنی ئەم کەسە لەکوایە ئەم کەسە مامەڵە لەگەڵ بوونە زمانیەکان نادەکا یعنی ئەوانەی کە لە ناو زمانە هەن مامەڵە لەگەڵ ئەوان ناکە کە حەقەتە تامان کۆمەلگای جاهل کۆمەلگایەکی ئاوایە کۆمەلگایەکە کە نایەوێ خۆی نایەوێ حەقیقەتی شتەکان بزانێ بە شوێن حەقەتی شتەکان نابڕوە وێنەکانیش عادەتەن زمان بوونی ئێمە لە ناو زمانە بوونی شتەکان لە ناو زمانە بوونێکی وێنەیە وێنەکانیش عادەتەن بە پێەوە دەکێشێن کە خەڵکەکە خۆی ئارەزووی لێیە خۆی حەزی لێیە ئێستا بت چییە بت لە ناو بوونێکی زمانی هەیە بوونێکی وێنەی هەیە بوونێکی زەینی و زمانی هەیە بوونێکی واقعی نییە یعنی شتێکە دەدرێتە پاڵ شتێکە لە ئەسڵە ئەم شتە چییە ئەو شتەی تیانە کەسێک پەیکەرێک دووز دەکاوە شتانێکی زیندویەتی دەخاتە پاڵام پەیکەرە یەک دنیا شتی دەداتە پاڵ تەوتەمێک دووز دەکات سوژدەی بۆ دەبا لێی دەترسێ ئەمانە هەموو شتانەکەن چییە لە دەرئەنجامی تحقیق نەکردن لەوەی حەز نەکردن بەوەی کە تۆ تحقیق بکەی لەوەی کە هەیە ئایامە وایە یانە ئەوە ئیبراهیم کاتێ بتەکان دەشکێنێ ئەمە دەیەوێت ئەوە نیشان دەڵێ ئەوە گەورەکەیان شکاندوێتی ها لە سەرشانێتی ئەمە فعلەن جۆرەکە لە یاریکردن بە چی بەوانەی کە لەناو بە پێوە دەڕۆن بەڕێوە کە لەناو بوونە زمانیەکە هەیە نەک لەناو بوونە ڕاستەقینەکە و ئەمە جۆرێکە لە بەخەبەرهێنانی ئەو خەڵکە کە ئەمەوە تا گەورەکەیان خۆیان هەر بە زمانی خۆیان دەڵێن ئەها لێرا دێنەوە ناو واقع ئەڵێن چۆن ناوە شتی وا دەکا خۆ دەسەڵاتی نیە چۆن ئەوانی تریشکاندووە ئەو بتە گەورەیە یعنی خۆیان دێن خۆیان بە درۆ دەخەنەوە بەڵام ئەمە کێشە نیە لەلایەن ئەیترەوەیە لەوێ ئەویش دەڵێ باشە ئەی چۆن ئێوە پێتان وایە ئەمانە ئاوا دەکەن و ئاوا دەکەن و ئەم خاصیەتتان ئەم شتانەتان داو نەتە پاڵیان لە کاتێکە ئەوە تا بۆتان دەرکەوت کە شتانەی پیانی تاوان ئەمەش دەرکەوێ هەر هیچ تاکووە و چییە دەچێتەوە ناو عالەمەکەی خۆی چونکە لەو عالەمەیە دەرنایە تەنها بۆ بەرگریکردن لە عالەمەکە ئەدوێتە ئەوێ ئەو قسەیە دەکا یعنی بۆ بەرگریکردن لە بوونە وەهمیەکەی ئەم شتە واقعیە کە بەردێکە دێتە و شوێنە دەڵێ ئەمە بۆ وایە ئەمە چۆن وایە ئەمە ناکری ئەم بتە گەورە بتەکانی تر بشکێنێت چونکە ناتوانێت بژوڵێتەوە جا لێرە ئێمە دەبێت زۆر بە وردیم لە حەزەی ئەو دوو ژیانە بکەین جیهانێک کە جیهانێکی زمانیە و شتەکان بوونێکی زمانیان هەیە و بوونێکی وەهمیان هەیە و لەگەڵ جیهانێک کە واقعیە طبعا ئەوەی لە واقعایەت وە لە خۆتەوە بە ئارەزووی خۆت ناتوانی چی بکەی ناتوانی شت بدەیتە پاڵ شتەکان حکم بدەی بەسەر شتەکانە بڵێ ئەو شتە ئاوایە ئەو شتە ئاوایە ئەو شتە ئاوایە بۆ نمونە بەردێک ئێمە لەویا دانراوە ئێمە ناتوانین بە ئارەزووی خۆمان حکمی لەسەر بدەین بڵێن ئەو بەردە نەرمە ئەو بەردە لە بەردەم مانایە نەرم نییە ناتوانین بڵێین نەرمە بەڵام لە ناو عالەمە زمانیەکە دەتوانین چی بکەین دەتوانین ئەم بەردە بکەین بە بەردێکی عەجایب کە کۆمەڵی خاصیەتی تایە کە لە بەردانی ئەم خاصیەتانە
دەتوانین بیکەین بە معجزەیەک بیکەین بە هێزێکی کە ئەم بەردە هێزێکی تایە دەتوانێت ئاوا بکە وەکو ئەو بەردانەی کە پیرۆز دەکرێن تەمان ئەمە خۆی ئاستێکە لە ینی گیانی پیرۆزکراوەکان ئەوانەی کە شاوی پیرۆزکردن نین پیرۆزیان دەکەین ئەو گیانێکی زمانیە گیانێکی وەهمیە تەبانەوەی ئەفلاتون لە کۆمارە باسی ئەشکەوتەکە دەکات دەڵێ ئەوانە دەستیان بەسراوە نەتەوە لە بەرامبەر یانە کۆمەڵە سێبەر هەیە ئەم سێبەرانن بەڵام تەمان لە ناو بوونە زمانیەکان لە ئەم سێبەرانە چیترن ینی زیاتر سێبەرن بۆچی زیاتر سێبەرن چونکە ئێمە دەتوانین لە ناو گیانە زمانیەکە لەبەر ئەوەی ئەساسی ئەو شتە و ئەساسەکەمان ون کردووە ڕیشەکانمان ون کردووە و شتەمان لە ڕیشەکانی کردووەتەوە بردومانێت بۆ شوێنێکی تر بە ئاسانی دەتوانین چی بکەین شتی بدەینە باڵ لە ناو گیانە زمانیەکە بۆ نمونە کەسێک کە ئێوە هیچ کامتان نایناسن لە شوێنەکە بەڵام ناوتان بیستووە و لە چوزانم بە شێوەیەک لە شێوەکان ئاگاداری هەن من دێم باسی ئەم کەسەتان بۆ دەگەم دەتوانم بە ئارەزووی خۆم چی بکەم بە ئارەزووی خۆم وێنایی بکەم بۆ ئێوە دروستی کەمەوە کۆمەڵە شت بخەمە پاڵی وە بیخەمە مێشکیەوە و ئێوەش ناچن تحقیقکەن بزانن ئەو کەسە ئەرێ ئاوایە یاوانیە لەبەرەوە چی دەکەن ئەم وێنەیە وەردەگرن کاتێ وەرگتان گرت و کەسەکەتان بینی ئەمەی تیا دەبینن کە لە مێشکی خۆتانایە نەک ئەوەی کە خۆی هەیە لەبەرەوە ئەمە دەدەن بەسەر چیە بەسەر ئەوە ینی ئەو دێنە ناو وێنەکەی خۆتانەوە حەبسی دەکەن دێنە ناو وێنەکەی خۆتانەوە ئیتر ئەو حکمانەی بەسەرا دەدەن محکومی دەکەن بەوەی کە لە ناو خۆتانایە لە کاتێکە ئەوەی کە محکومی دەکەن بەوە ئەوە نییە ینی ئەم هێزە محکومکەرە هێزێکی وەهمیە بە وەهم لە ناو وەهمێکە ئەو شتە محکوم دەکات خۆی تەسەووری کردووە وایە لە کاتێکە ئامادەش نییە تحقیق کا بزانێ وایە یانە ئامادە نییە ناڵەمە کۆوەی کە کەسەکە لە پاڵتایە تۆ لەگەڵ یادەژی یەک دنیاشە دەیە دەیبینی لێ فەرەزەن کەسێکە ڕۆژانە تۆ دەیبینی ئەم کەسە ڕازگۆیە ئەم کەسە چاکە ئەم کەسە هیچ خراپەیەکی بەرامبەر تۆ نییە فلان نییە کەچی کەسێک لە دوورەوە دێ حکایەتێکی بۆ دروست دەکا تۆ بڕوا بە حکایەتەکە دەکەی بڕوا بەوە ناکەی کە خۆت دەیبینی تەمەنە ئەمە نەخۆشیە ئەمە جۆرێک لە نەخۆشیەکە بەوەم توشبوونە بەوەم ینی تۆ ئەوەی لە بەردەم خۆتایە ڕۆژانە دەیبینی لە کەسەکە دەردەکەوێت تۆ دێنی دەڵێی ئەم کەسە فێڵ دەکا لە کاتێکا تۆ ئەوەی کە دەیبینی لە بەردەم خۆتایە بە ئاشکا دیارە بەڵام کەچی کەسێک هاتووە لەوانەیە ئەو کەسە کە هاتووە تۆ بە کەسێکی ڕازگۆی نەزانی کەچی قسەکەی چییە ئەو قسەی کە لەبارەی کەسەکەی ترەوە دەکات تۆ کارت تێدەکا وەری دەگریت و کەسەکەی تر لەو شوێنە وێنە دەگەیتەوە جات بۆ ئەوەی تۆمەتێک لەسەر کەسێک دروست بکرێت و تۆمەتەکە حکومکە ئێمە پێویستمان بەچی هەیە پێویستمان بە زەمینەیە گەیام تۆمەتە چالاکە فعالیکە